سیانزە حزب و لایەنی کوردی لە کەرکووک داوای یەکلیستی دەکەن بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگا. حزبی شووعی لەنێو ئەو لایەنە کوردیانەیە و دەڵێت ئەگەر بە یەک لیست بەشداری نەکەین ئایندەیەکی خراپ چاوەڕێمان دەکات. چونکە ئەگەر لەم تیزەیە ئەمەش ڕێک نەبێت وەیم بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دووپاتی دەکەینەوە کە ئەوە حزب و لایەنە سیاسیەکان نین، ئەو دوو لایەنەن کە تا ئێستاکانە هیچ مبادرەیەکیان پیشان نەداوە و دەکرێت لە دوای ئەو بانگەوازیشەوە هەردوو لایەن بێن بەشداری بکەن و مبادرە بکەن بۆ دروستبوونی لیستێکی کوردستانی لە ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شاری کەرکووک. ئەو داوایی سیانزە حزبەکە بووە بە داوای بەشێکی زۆری خەڵکی کەرکووکیش، بە جۆرێک کە خەڵکی دەڵێن ئەگەر کورد بە یەک لیست بەشداری هەڵبژاردن بکات ئەوە زۆرینە بەشدار دەبن لە دەنگدان. من لەوانەیە بۆ بەس دەنگ بە لایەنەکەی خۆم بدەم، بەس ئەو کاتە کە هەموومان بووینە یەک هەموومان دەچینە پێشەوە بە ژن و مناڵ و پیر و ئەختیارەوە داوا لە ملەتی کورد دەکەم و لە حیزبەکانەکەم هەمویان بە یەک لیستێک دابەزن. کات لە بەردەم هێزە سیاسیەکان کەمەوە تا کۆک و هاوپەیمانی خۆیان تۆمار بکەن لە کۆمیسیۆن، بەڵام فشاری خەڵک و شەقام بۆوەیە کە هەموو هێزە کوردەکان لە چوارچێوەی یەک لیستدا کۆ ببنەوە. مەبەستی خەڵکەوەیە کە دەنگی کورد لە کەرکووک نەفەوتێت و جارێکی دیکە ئیدارەم شارە بکێتەوە دەستی کورد. سۆران کامەران، کوردستان 24.